ڕاگەیاندنی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ پشتگیری لە دامەزراندنی ناوەندی دیالۆگی نەتەوەیی. زیاتر لە 200 کەس لە چالاکانی سیاسی و کۆمەڵایەتی کوردستان بە بڵاوکردنەوەی بانگەوازێک جاختیان لەسەر پێویستی دەستپێکردنی دیالۆگ و دروستکردنی هەماهەنگی سیاسی لە نێوان خەباتی خەڵکی کورد لە هەر چوار بەشی کوردستان کردوێتەوە. کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیست ئێران بەردەوام پێداگری لەسەر ئەو ڕاستیە کردوێتەوە کە خەباتی خەڵکی کورد لە هەموو بەشەکانی کوردستان سەرڕای جیاوازی بارودۆخ و ستراتیژیە سیاسیەکان خاوەن پەیوەندێکی بابەتی و کاریگەریەکی هاوبەشن لەسەر یەکتر. وەڕانکاریەکانی ئێستای ناوچەکەش جارێکی تر ئەم ڕاستیان بە زەقی نیشان داوەتەوە. لە ڕوانگەی ئەمەوە هەر دەست پێشخەریەک کە بتوانێت زەمینەی گفتوگۆ ئاڵوگۆڕی ئەزمون و هەماهەنگی لە نێوان هێزە سیاسی و کۆمەڵایەتیەکان لە بەشەکانی کوردستاندا بڕەخسێنێت خۆی لە خۆیدا هەنگاوێکی پێویستە و ئەرێنیە. لەسەر ئەم بنەمایە ئێمە پێشوازی دەکەین لە پێشنیاری دامەزراندنی ناوەندی دیالۆگی نەتەوەیی وەک بەستێنێک بۆ گفتوگۆی هێز و لایەنە جیاوازەکان و ئامادەی خۆمان بۆ بەشداریەکی چالاکانە لەم پرۆسەیەدا ڕادەگەێنین. لە هەمان کادا جەخە دەکەینەوە کە بەشداری کۆمەڵە لە پرۆسەیەکی لەو شێوەیەدا لەسەر بنەمای سیاسەتی سەربەخۆ و ستراتیژی سۆسیالیستی ئێمە دەوێت. ئێمە لەو باوەڕداین کە پێشڕەوی ڕاستەقینە لە پرسی کووردە بەبێ پشبەستن بە هێزی چینی کرێکار، زەحمەت کێشان و بزوتنەوەی ئازادی خواز و یەکسانی خواز مەحاڵە. هەروەها جەخل لەسەر و خاڵە دەکەینەوە کە ئەم جۆرە دەست پێشخەریانە تەنیا کاتێک دەگەنە ئامانجێکی ڕوون و پێشکەوتن خواز کە لە ئاسی گفتوگۆی گشتی تێپڕن و بکەوێتە خزمەت بە هێزکردنی خەباتی ڕاستەقینەی جەماوەر، بە تایبەت کرێکاران، زەحمەت کێشان، توێژە بێبەشەکانی کۆمەلگا و ژنان و گەنجان. ئێمە وێڕای پشتگیریکردن لە دەست پێکردنی ئەم پرۆسەیە لەسەر پێویستی شەفافیەتی سیاسی، پاراستنی سەربەخۆی هێزە بەشداربووەکان و بەرژەوەندی زۆرینەی خەڵکی کوردستان پێداگیری دەکەینەوە و لە پێناو بینینی ڕۆڵێکی چالاک و بەرپرسانە لەم ڕێگەیەدا هەوڵ دەدەین. کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران 25 مارسی 2026.